پرسی ناردنی پاسەوانانی سنووری فیدرالی عێراق بۆ سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئێران و تورکیا پرسێکی گەرمە و ئەمە چەند ڕۆژێکە لە نێوەندە سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا باز دەکرێت. سەرۆکی هەرێمی کوردستان و کاربەدەستانی هەرێم لەسەر هەمان بابەت دانوستاندن لەگەڵ بەغدا دەکەن چونکە نیگەرانن لەمەڕ دوا ڕۆژی ئەم هێزانە. خۆش هاتنەوە چاوی واشنگتن. من دەخیلی شەمۆ لە جیاتی هاوکارم بەڵێن ساڵح کە لە پشودایە بەرنامەی ئەم هەفتەیە پێشکەشتان دەکەم. بۆ کورد نیگەرانن ئایا مەترسی لەسەر پێگەی هەرێمی کوردستان هەیە یان هەرێمی کوردستان بەرگەی هەڕەشەکانی ئێران و عێراق دەگرێت و هەڵوێستی دۆستانی کورد لەم بارەوە چییە؟ دوو ئەندامی پەرلەمانی عێراق و پسپۆرێکی کاروباری سەربازی لە کوردستان بۆ چاوی واشنگتن دەدوێن و دوو لێکۆلەر لێرە لە واشنگتن وەڵامی ئەم پرسیارانەی چاوی واشنگتن دەدەن. فەریقی یەکەم جەبار یاوەر شارەزای سەربازی و ئەندام ئەمینداری گشتی پێشووی وەزارەتی پێشمەرگە قساکانی هەموو کاربەدەستانی هەرێم دووپات دەکاتەوە کە هێزی ئێرانی لە ناو خاکی هەرێمی کوردستاندا تا ئێستا یان ئەمڕۆدا بوونیان نییە. هیچ هێزێکی جمهوری ئیسلامی ئێران تا ئێستا لە ناو خاکی بڵێن عێراقدا نیە لە هەرێمی کوردستان. وەکو باس کرات لە چەند ناوچەیەکی هێزیان هەیە بەڵام لە ڕووی سەربازی و ئێمەوالێکی هێدەینەوە چونکە ناوچەکانی ڕۆژهەڵات خۆپیشاندان هەیە زۆر جارەیە خەڵکیش لە خۆپیشاندانەکانە کوژرێ بە تایبەتی فەرماندەی سەربازیان هەواڵگیری ئێران لەبەرەوەی ئێران احتیاط هێزی کۆ کردوێتەوە بۆ پەیوەستە بەو خۆپیشاندانەیان جارەیە سنوورەکانی پارێزی بەوەی هیچ هێزێکی چەکدار نەیە تاویدی و بۆ پشتیوانی کردنی خۆ بەڵام دنە هێزی نییە لە ناو خاکی عێراقدا. زۆربەی سنوورەکانی ئێران لەگەڵ ناوچەکانی ژێرکۆنتڕۆل یەکێتی نیشتیمانی کوردستاندان بۆیە ویستمان هەڵوێستی یەکێتی بزانین. زیکری ئەحمەد بڕیاردەری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی هەرێمی کوردستاندا بەم شێوەیە هەڵوێستی یەکێتی بۆ چاوی واشنگتن ڕۆن کردەوە. ڕاستی فراکسیۆن و یەکێتیە نیشتیمانی کوردستانی بەردەوام لە ناو پەرلەمانی کوردستانی هەوڵدایە لەگەڵ هەموو لایەنێت سیاسی یەت کوردستانی ڕێک بکەوێت کودەنگیەک و نیشتیمانی دروست بکات لە ناو پەرلەمانی کوردستانی هەوڵ بدەن vêg ra bibine yek bere wekû Kurd parastina sinûrê xwe bikin û sinûrê Herêma Kurdistanê biparêzin. پێشەوە هەورامانی وتەبێژی فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لەبارەی هەڵوێستی فراکسیۆنی پارتی لە ناو پەرلەماندا بۆ چۆنێکی نێزیکی یەکێتی هەبوو. ئێمە هەتاوەکو ئێستا ئێوە باسەکەن کە لەشکێرکێشی ئەکرێت بەڵام شتێکی ڕسمی ڕووی نەداوە ینی ئەوە نییە کە بڵێ وڵا جیاوازتر لە جاران لەشکێرکێشی کرابێ ئەوەی هەبووە بردومان بووە هەبووە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ئیدان و سەرکۆنەی کردووە و حکوومەتی هەرێمی کوردستان داوای کردووە کە وڵاتان هەرێمی کوردستان و خاکەکەی و خەڵکی سڤیل لە ناو خاکی هەرێمی کوردستاندا نەکەنە قوربانیە و ناکۆکیانێک کە خۆیان هەیەە گوندەکانی هەرێمی کوردستان و ئێران نەکەن بەهۆی ئەو شەڕێکە ئەو شەڕە مێژویانەی کە خۆیان ینی تەمەنێکیان هەیە لەسەر کێشەی ناوخۆی خۆیان ئەنجامێدەن بۆیە کە شتێکی وا گەورە ڕووی نەدابێتە تاوەکو ئێستا بڵێ ینی شتێکی تازە بێ بۆمان ئەم بابەتە چەندین ساڵە هەیە مەسەلەی بردومان و مەسەلەی شەڕ لەسەر سنوورەکانی ئێمە و حکوومەتی عێراقیشە بێ لەم پرسەیە جددیتر بێتە سەرخەت ینی وەکو وتم بەر لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان قسە بکەنە بێ حکوومەتی عێراقی خۆی بە خاوەنی ئەم قەزیە بزانێەوە بێتە پێشەوە چارەسەری بکە. مادەم بۆ ئەم نیگەرانیە لە هەرێمی کوردستاندا بۆ کاربەدەستان یان خەڵکی هەرێمی کوردستانیش نیگەرانیان هەیە بەرامبەر بە جێگیرکردنی هێزەکانی پاراستنی سنوور لە هەرێمدا. دکتۆر محەممەد ساڵح و توێژەر لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست میوانی چاوی واشنگتنە ئێستا ڕاستەوخۆ لە هەرسنبۆرگی ولاتی ڤەرجینیا لەگەڵمانە. دکتۆر محەممەد زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. پرسیاری یەکەم بۆ ئەم نیگەرانیە.
زۆر سپاس بۆ میوانداریەوەش کاک دەخیل لە ڕاستیە یعنی ئەوەی کە ئەبینین کاربەدەستانی هەرێمی کوردستان تا ئێستا لە ئاستی گشتیەوە نانەوێ وەهای پێشان بدەن کە هەڕەشەکانی ئێران لە ئاستێکی هێندە مەترسیداردایەوە ئەوەش مایە تێگەیشتنە. بەڵام لە هەمان کاتە ئەبینین کە جۆرە جموجوڵێکەیە لە نێوان بڵێن بەتایبەت هەرێمی کوردستان و کاربەدەستانی عێراقی لە بەغدا بۆ ئەوەی ڕێگە لەوە بگیردرێت کە ئەو هەڕەشانەی ئێران تەرجەمە بکرێن بۆ جۆرێک لە هێرشی زەمینی کە بە پێی هەندێک راپۆرتی ڕۆژنامەوانی بۆ نمونە ئاژانسی ئەسۆشیێتد پرس باسی ئەوەی کردبوو هەفتەی ڕابردوو کە ئیسماعیل قانی سەرۆکی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێرانی هەڕەشی ئەو جۆرە هێرشی زەمینیەی کردووە بۆ سەر هەرێمی کوردستان. بۆیە لە ڕاستیە کاربەدەستانی هەرێم ئەو هەڕەشانە بەجددی وەردەگرن هەرچەندە کە لە ئاستی گشتیە نانەوێ جارێک وەها مامەڵی لەگەڵا بکەن کە کێشەکە بڵێن بۆتێکی هێندە مەزن. بەڵام وتوێژیش هەیە لە نێوان لەلایەک لە نێوان عێراق حکوومەتی ناوەندی عێراق و ئێران و لە ناو هەرێمی کوردستانی عێراق و حکوومەتی ناوەندی عێراقدا ئەم وتوێژانە بەچی گەشتن و لە چ ڕێگایەکە یەکتر دەگرنەوە؟ ئەو توێژانە ئەوەی کە هەتاوەکو ئێستا دیارە جۆرێک لە تێگەیشتن هەیە بۆ ئەوەی کە سنوورەکان تونند و تۆڵتر بکرێت. بەڵام ئەوەی کە لێرە پرسی هەرە گرنگە ئەوەیە کە ئایا تونند و تۆڵکردنی ئەو سنوورانە بە چ مانایە دێت؟ ئایا بەو مانایە دێت کە هێزی سوپای عێراق بڵێن یەکە ناکوردیەکانی سوپای عێراقیان هێزی پاسەوانی سنووری سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی عێراقی هێزە غەیرە کوردیەکانیان ئەنێرن بۆ ئەو سنوورانە یان ئەوەتانێ وەکو ئەوەی کە بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە لە یەک دوو ڕۆژەش ئاماژەی پێکرد بوو ئەو یەکانە و وەحدانەی پاسەوانی سنووری عێراقی کە کوردن هەڵدەستن بە ئەرکی پاراستنی سنوورەکان هەر ئەمەشە کە بەڕاستی خاڵە هەرە گرنگەکەی بەلای هەرێمی کوردستانەوە ئەگەر بێت و ئەو ئەرکە بە یەکە کوردیەکان بسپێردرێت پێم وانە کە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لەو ڕۆ کێشەیەکیان هەبێت بەڵام ئەگەر بێت و وەکو ئەوەی کە ئێرانیەکان پێچێ بیانوێ و بەغداش مەیلی ئەوەی هەیە بێگومان کە هێزە بڵێن ناکوردیەکانی سەر بە سوپای عێراقیان وەزارەتی ناوخۆی عێراق بنێردرێن بۆ هەرێمی. دکتۆر محەممەد دێمە سەر ئەو بابەتە بە تایبەتیش چونکە ئەمە وا بزانم مەرجێکی هەرێمی کوردستانە لە وتوێژەکان لەگەڵ عێراق چونکە ئەوەش بزانین بۆ نمونە فەریقی یەکەم جەبار یاورکە بۆ ئێمە قسە کردووە کە شارەزای سەربازی و ئەمینداری گشتی یان ئەمینداری گشتی هێزەکانی هەرێمی کوردستان بوون پێشوو بوو. دەڵێت کە سەردانی سەرۆکی هەرێم و ئەگەری ڕێککەوتن یان ڕێکنەکەوتن لەسەر جێگیرکردنەوەی ئەو هێزانە کە باسەکرێ شتێکی نوێ نییە جێ لە قسەکانی جەبار یاور بگرین. یەکەم هیچ مەسەلەن بڕیارێکی نوێ نییە لەبەرەوەی عێراق لە 2005ەوە تاکو ئێستا لە سەرتاسەری سنوورەکانی بڵێن عێراق لە هەرێمی کوردستان سنووری عێراق تورکیا عێراق ئێران هێزی پۆلیسی پاسەوانی سنووری سەر بە حکوومەتی فیدراڵی عێراقی لێە ڕەنگە لێرە هەڵەیەک لە تێگەیشتن هەبێ لە بڵێن سوسیال میدیا دەروارێ ئەم بابەتە ئەمە شتێکی نوێ نییە بەڵکو بەپێی دەستور پاراستنی سنوورەکانی دەوڵەتی فیدراڵی عێراق چ بڵێن سنووری ئەرزی خاک چێت سنووری ئاوی چه ئاسمانی عێراق ئەمە گەڕێتەوە بۆ عێراق بابەتێکی سیادیە دەستور گەڕاندیوێتیە بۆ دەوڵەتی فیدراڵی لەبەرەوەیە ئەو هێزانە لەسەر سنوور هەن لە هەرێمی کوردستان فەرماندەیەکەیە پێڵەن فەرماندەیەکی پاسەوانی پۆلیسی پاسەوانی سنوور بارەگاکەی لە هەولێرە لەوە حرکەیە سێ لیوای پاسەوانی سنووری هەیە نزیکەی 9,000 کەسن بڵێن بە ئەفسەر و بە پۆلیس ئەوانە لەسەر سنوورەکانی عێراق تورکیا عێراق ئێران دامەزراون و زیاتر لە وەکو باسم کرد لە دوای 2005ەوە تا ئێستا ئەم بابەتە گفتوگۆی لەسەر کرابوو پاشەوەی کە سنوورەکان وەکو ئەزانین تورکیا هەم بردومان دەکا بە فڕۆکەی جەنگی بە تۆپ بە فڕۆکەی بێفڕۆکەوان و هەم هاتوتە ناو خاکی عێراقیشەوە لە هەرێمی کوردستان بە قوڵایی نزیکەی 40 کیلۆمەتر و بە پانتایی 200 کیلۆمەتر ڕۆژانە شەڕ هەیە ئێرانیش بە هەمان شێواز هەر بردومانی سنوورەکانەکە و بیانوەکایان بوونی
پارتی معارز بۆ وڵاتانە کە چەکدارن لەسەر سنوورەکان و داواکەن کە ئەو پارتانە لەسەر سنوورەکان نامێنێ. بەڵێ دکتۆر محەممەد دەویست ئەوە بپرسم دانانی یان چالاکی ئیسەر سنوورەکانی هەرێم چ لە لای ئێران نیان لە لای تورکیا بە دانانی پاسەوانانی سنووری عێراق ڕادەوەستێ؟ بێگومانەوە پرسیارێکی باشە. یەکێک لەو خاڵانی کە زۆر گرنگەوە ئەبێ لێ تێبگین ئەوەیە کە هەندێک لەم هێزانە بە تایبەت ئەو هێزانەی وەک پەکەکەیان لە پەکەکە نزیک وەکو پژاک بە تایبەت لەسەر سنوورەکان لە دەروی کۆنتترۆڵی هەرێمی کوردستان و بڵێن لایەن و دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانن. ڕەنگە ئاسانتر بێت بۆ هەرێمی کوردستان ئەگەر بێوێت بڵێن ڕێگە بگرێت لە چوونی پێشمەرگەکانی سەر بە لایەنە ڕۆژهەڵاتیەکان کوردی ڕۆژهەڵات بۆ ناو ئێران. بەڵام لە ڕاستیە ئەمە ئەوەمان پێ ئەڵێت کە کۆنتترۆلکردنی سنوورەکان ئەرکێکی گرانە، ئەرکێکی یەکجار زەحمەتە و هەرێمی کوردستان هەموو ئەو مقەوماتانەی لە بەردەستدانیە کە پێویستن بۆ بڵێن سەپاندن و چەسپاندنی سەروەرێتی خۆی بەسەرم سنوورانەدا. باڵێ دکتۆر محەممەد دەزانی کە دکتۆر بلال ئەحمەد وەهاب میوانی خۆمان بوو، بەڵام چونکە کاتی بەرنامە بوو ئەو گونجاو نەبوو بۆیە نەچار بووین پێشوەخت وتوێژەیەکی کورد لەگەڵا ئەنجام بدەین و حەزمان کرد پرسیاری لە دکتۆر بلال بکەین بۆ کورد ئەوەندە نیگەرانە و ئایا هێزی پاسەوانی سنوور دەتوانن سنوورەکان بپارێزن؟ پێکەوە جێ لە وەڵامی دکتۆر بلال بگرین و دەگەڕێنە لای تۆ. دەبێت لە سیاسەتی ئێران سەرەتا تێبکەین. حیزبە کوردەکانی ئێران کە لە عێراقا کامپ و جێپیان هەیە ڕاستیە هەڕەشەیەکی ئەمنی نین بۆ ئێران. بۆ ئێران لێدانیان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ و ئەم فشارە سیاسی کەوا لەسەر هەرێمی کوردستان و عێراق دەیکات بیانوویەکە بۆ ئەوەی کەوا ئەم کێشە ناوخۆیی کەوا لە ناو ئێرانە هەیە کەوا شەرعیەتی جمهوری ئیسلامی ئەخاتە ژێر پرسیارەوە لە مەسلەیەکی گەوری وەکو شەرعیەتەوە بکاتە مەسلەیەکی بچووکی وەکو مەسلەی کوردی. بەشێکی هێشتەکانیشی تەنها بۆ عەرزی عەزەڵاتە. ئەگەنا مراقبین ئاگادارن کەوا ئەم هێزە کوردیانە لە ڕاستیە هەڕەشە نین بۆ ئێران. کەواتە کە لەمە حاڵی بووین ئەمە بەشێکی تری ئەوەیە کەوا ئێران دەیەوێت ئەم حکوومەتە عێراقی کەوا ئێستا دروست بووە سەدریتیانیە لایەنەکانی کەوا لە ئێران نزیکن تایە باڵا دەستن دەوێت حکوومەتێک بێت کەوا سەقامگیر بێت، دەوێت حکوومەتێک بێت کەوا باڵا دەست بێت و دەوێت ئەم حکوومەتە لە کوردستانیشا دەسەڵاتی هەبێت. ئێران بە بەردەوامی هەڵی داوەکەوە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لاواز بکاتەوە. بۆیە بە سەربازەکانیش کورد بن، بەڵام دەستگایەکی عێراقیە کەوا دەبێتە پارێزەری ئەم سنوورە. ئەمە بۆ ئێران ئامانجێکە پێکێت وەکو باس. کەواتە لە لایکترەوەش دانی شەرعیەتە بەو هێزانە کە ئەوانە خۆیان دەتوانن ئەگەر هات و پێشێلیەک لەو سنوورە دروست بوو پێشێلیە لەسەر پاسەوانانی عێراق نەک تەنها بۆ نمونە ئەگەری هەرێم بێ ڕەنگە کەس باس نەکاتن. بەڵێ واتە ئێران لەلایەکەوە بەسەرکەوتنێکی خۆی حسابی ئەکاتەوە بڵێ ئەوە من پۆزیسیۆنی خۆم لە تاکی عێراق و کوردستانە بچوو کردەوە، لەلایەکەوە جۆرێک لە ئیحراجی بۆ هەرێمی کوردستان دروست دەکات کە تەنازولێک بکات بۆ حکوومەتی عێراقی کەوا حدود سنوورەکان لەژێر دەسەڵات و کۆنتترۆلی حکوومەتی عێراقا بن، پشتگیری هاوپەیمانەکانی خۆی لە بەغدا دەکات بۆ ئەوەی کەوا باڵا دەست بن و لەم پرۆسەیەدا حکوومەتی هەرێمی کوردستانیش لاواز دەکات. هەرێمی کوردستان ینی بە جۆرە لە جۆرەکان دەیەوێت ئەم زەرەرە کەم بکاتەوە بۆی کەوا بڵێ ئەم هێزانی کەوا لە سنوور نیشتە جێ دەبن بەشێکن لە پێشمەرگە یاخود لای کەم کورد. بەڵام بەڕای من ئەگەر بە استراتیژی و سەیری ینی ڕسمە گەورەکە بکەیت سەرکەوتنی زۆری بۆ ئێران تایە، هەم بەرامبەر بە عێراق و هەم بەرامبەر بە هەرێمی. لە بەشی دووەمی ئەم بەرنامەدا باسی هەڵوێستی ئەمریکا دەکەن بەرامبەر ئەم باسە بە تایبەتیش کە کوردەکان گلەییان لە دۆستانی خۆیان هەیە، بەڵام دوای ئەو ناوبڕە. هەر
هەرکەس دەڵێت کاتێک ئێران بە موشک و درۆن پەلاماری هەرێمی کوردستان دەدات و داوا لە عێراق و هەرێمی کوردستان دەکات کە پارت و حزبەکانی کوردستانی ئێران لە هەرێم دەرکەن یان چەکیان دابنێن مەبەستیان ئەوەیە کە کێشە ناوخۆیەکان هەناردەی دەرەوە بکەن. ئەمە بۆ چوونی گوتەبێژی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە. ئەمەش دیسان بابەتێکە ئەوکو وتم ئەمە بابەتێکی ناوخۆیە لە نێو ئەم وڵاتانەدا ئەبێ خۆیان لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی وڵاتانەدا بنیشنم کێشانە چارەسەر بکەن. هەرێمی کوردستان تێوە نەگلێنن لەم بابەتەی کە هەیە ئەو ئەم کێشەی کە هەیە لە نێو خۆیاندا ئەبێت دیسان ئێڵێمەوە خۆیان چارەسەر بدۆزنەوە دابنیشن لەسەر مێزی گفتوگۆ و چارەسەر لە لولەی تفەنگەکانە نییە، چارەسەر لەسەر مێز و حیوار و گفتوگۆ و دانیشتنە. دکتۆر محەممەد بگەڕێمە لای تۆ، ئایا هەر ئەمە مەبەستی ئێرانە چونکە کێشەی کورد لە ئێران هەر مێژوویە و هەر هەبووە؟ بێگومان ئێران نێوێ چەند ئامانجێکی زۆر گرنگ بپێکێ لەم ڕێەوە، وەکو هەندێک لە میوانەکانی تریشان باسییان کرد، ئەوەی کە بە خاڵی بڵێن هەرە سەرەکی و گرنگ ئەکرێت بژمێردرێت ئەوەیە کە وای پێشیان بدات کە ئەو ڕاپەڕینە جەماوەریەی کە لە ئێراندا سەری هەڵدا و ئێستا پێناوەتە مانگی سێمی خۆی لە ڕاستیە کار و بڵێن پیلانی هێزە کوردیە دژبەرەکانی ئێرانە کە لە ناو خاکی هەرێمی کوردستاندا جێگیرن. هەموو ئەوانەشی کە چاودێری بارودۆخی ئێران و ناوچەکەکەن بێگومان ئەزانن کە ئەو قسەیە ڕاست نییە، بەڵام کورد وەکو لە ڕاستیدا ئەکتەرێک کە خاوەن هێز و پشتیوانیەکی ناوچەی و نێودەوڵەتی ئەو تۆنیە ئاسانترین ئەکتەرە بەلای ڕژێمی ئێرانەوە کە وەکو بڵێن لۆمە بکرێت و هەڵ بدرێت تەسوی حسابی لەگەڵا بکرێت لەم ڕووەوە. خاڵەکەی تریش پێگومان ئەبێ لە چوارچێوەی ئەو پرۆسە بەردەوامی کە بە تایبەت لەم چەند ساڵی ڕابردووە، بە تایبەت لە دوای ڕیفراندۆمی هەرێمی کوردستان ڕوویداوە کە بریتیە لە نیازی ئێران و حکوومەتی عێراقی و دەست و پەیوەندەکانی ئێران لە بەغدا بە تایبەت بۆ لاوازکردنی کیانی هەرێمی کوردستان و بگرە بە شێوەیەک لە شێوەکان گەڕانەوەی ستاتۆ و پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەو شکل و شێوازەی کە بەر لە ساڵی 1991 هەبووە. ئەمە بێگومان پرۆسەیەکی تەدریجیە بەرەبەرە ڕواداد و ئەکرێت ئەوەی کە ئێستا ئەو گوشارانی ئێران هەن وەکو حەڵقەیەکی گرنگ لە زنجیرەکانی ئەو پرۆسەیەدا ببینرێن کە ئێران مەبەستێتی ڕووداوە بخۆزێتەوە بۆ ئەوەی کە سەروەریەتی بڵێن کیانی هەرێمی کوردستان بەسەر خاکی خۆی بەسەرەکەی خۆیدا لاواز بکات. دکتۆر باسی هەڵوێستی ئەمریکا بکەین و گلەی کورد کاتێک کێشە لە نێوان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دروست ئەبێ ئێمە دەزانین زۆر کەس پرسیاری هەڵوێستی ئەمریکا دەکاتن بۆ ئەوەی بزانن کێشەکە بە چه ئاراستەیەکا دەڕواتن و چۆن کۆتایی پێدێتن. هەڵبەتە بەبێ جیاوازی و بەبێ دوو دڵی هەموو لایەنەکانی هەرێمی کوردستان گلەیان لە ئەمریکا و لە دۆستانی ڕۆژئاوایان هەیە، ڕخنەکانیان بەم شێوێن. دی چاوە قبیلکەن ئەف وڵاتێت و بانگەشە دیموکراسیەتێتکەن بانگەشە ئازادیەتکەن لازمە ئەف وڵاتە پشگیریە نەتەوەی کورد بکەن تایبەتی سیاسەتە ئەمریکا من خۆوەکو پەرلەمانتارێکی کوردستانی من ڕەخنەیە لێ هەی سیاسەتە ئەمریکا لازمە کووردا بەردانە هێڵن بوو ناوبرنا ڕژیم و عێراقی ئەمریکا و نەتەوەی کورد بین کو هەوڵدای دەوڵەتە دکتاتورا عێراقی یا رژیما صدام حسین بشکنن و دولتکا دیموکرات آواکن افروکه دستل ناف کردادا بردای و ریکا وکری بود دشمنیت نتوایی کرد لازمه پشگیریا نتوایی کرد بکن پیگ و پشگیریا پارێزەرێت ئازادیە بن. ئەوەی کە ئێستا ئیبینین تا ئێستا هاوپەیمانان لەگەڵ ئەمریکا بەس بەیان نامەیە لەگەڵ حتا تەرانەت دامودەستگاکانی نێونەتەوەی UN هەر ئەڵێن ئەوە کارەساتێکی مرۆوی دروست دەبێ ئەمە کێشەیەکی بۆ خەڵکی ناوچەکان دروست دەکات ڕەنگە وا بکا کە داعش جارێکتر زیندوو بێتەوە لەوێ بەڵام هیچ شتێکمان بە کردداری نەبینیوە ئەوەی کە ئێمە زانین تا ئێستا تورکیا ئەڵێن هێزەکانی لە سەرتاسەری سنوور ئامادە کردووە دوێنێ هەسە دەکەوتە حاڵەتی ئینزارەوە هێزەکانی خۆشی خستە حاڵەتیان بەڵام بەڕاستی ئەمە کێشەیەکی ئەمنی ئاڵۆزە
و بە حەقیقەتش منش پێشتر باسم کردووە چەند جارێک بڵێن هۆکارەکانی سوسیال میدیا وڵاتانی دنیاش باسی ئەوەیان کردوتۆ مەترسیکی زۆر گەورە دروست دەکا لەسەر نەوەکو سووریا و ڕۆژاوە بەڵکو لەسەر عێراق لەسەر هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بە حەقیقەت لە سووریا کامپی کە سوکاری داعش هەیە بەدەیان هەزار کە سوکاریان تێدایە ئەوانە هەموو پەروەردەی داعشن ئەگەر ئەو کامپانە بەڕەڵا بن لە کاتی حاڵەتی ئەو شەڵایان یان زیندانەکانیان بەرەڵا ببن کە ببتە حاڵەتە شەڕ و نەتوانێ هێزەکانی سووریا دیموکرات کۆنتترۆلیان بکە ئەمە هەمووی داعشەوە بەڵاوە بێتەوە جارێکتر لە ناوچەکەەوە بێتە مەترسیکی زۆر زۆر گەورە لەسەر هەموو ناوچەکە ئەبێت بە هەموو شێوەیەک هیچ نەبێ وڵاتانی هاوپەیمان وڵاتانی ئەمریکا دژی ئەو هێرشە و دژی ئەو شەڕانە بوەستن بۆ سەر ئەو ناوچانە. دکتۆر محەممەد پێش ئەوەی وەڵامی دکتۆر بیلال ببیسم لەسەر ئەم بابەتە حەزم کرد بۆچوونی جەنابەت لەبارەی بێدەنگی ئەمریکا و هاوپەیمانان ببیسم چونکە دەزانی کە ئەمریکەکان هەمیشە هەستیارن کە باز بێتە سەر سنووری وڵاتان و بە تایبەتیش عێراق و تورکیا و ئێران وەنیە؟ بێگومانەوە خاڵێکی یەکجار زۆر گرنگ و سەرنجڕاکێشە بڵێن لە پەیوەندی لەگەڵ ئەم پرسەدا. پێم وایە ئەو نیگەرانیانی کە هەرێمی کوردستان و کارەستانی هەرێم هەیەە لەو ڕوەوە و چاوەڕوانی کە هەیەیان لە ڕووی ئەوەی کە ئەمریکایان وڵاتانی ڕۆژاوە بە جۆرێک لە جۆرەکان بە دەنگیانەوە بێن لەم کێشەیە چاوەڕوانیەکە کە لە جێی خۆیدایە ئەمەش لەبەر چەند هۆکاری هەرە گرنگ ئەوەیە کە ئەبێ بزانین لە دوای 1992 و بە تایبەتی لە کاتی بڵێن پرۆسەی ئازادکردنی عێراقیان شەڕی هێرش ئەمریکا بۆ سەر عێراق لە 2003 پەیوەندیەکی تونند و تۆڵ و جۆرێک لە هاوبەشێتی لە بینی کورد و ئەمریکا بە تایبەت هەبووە وە کورد لە چەندین وێستگەی گرنگدا بەڕاستی بەکەڵکی سیاسەتی ئەمریکا هاتوون چ لە عێراقدا و لە چوارچەوەی شەڕی دژە تیرۆر بەرامبەر بە داعش و قەعدە و گروپەکانی تر و ئەوەش یعنی شتێکی شاراوە نییە بەڕاستی کە هەرێمی کوردستان و یان هێزە کوردیەکان بە شێوەیەکی گشتی لە ڕۆژاواش و لە شوێنی تر ئەو تواناییان نییە لە ڕووی سیلاح و بڵێن هۆکارەکانی شەڕکردنەوە کە بتوانن بەرامبەر بە هەڕەشە و هێرشەکانی ئێران و تورکیا و بەغدا بوەستن بۆیە لە ڕاستیدا گرنگە کە لایانی ڕۆژاوایی بە تایبەت ئەمریکا زیاتر بە دەنگەوە بێن و لە تواناشیاندا هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان سنوورێک بۆم هەڕەشانەی ئێران تورکیاوە بە تایبەت ئێران باشە. دکتۆر محەممەد بەڵام دکتۆر بیلال تا ڕادەیە گلەی لە عێراقیەکان دەکە و لە کوردەکانیش دەکە لەسەر ئەوەی کە بۆ ئەمریکا بێدەنگە یان هەڵویستیان یان بێدەنگن و هەڵویستیان نیە باجێ لە قسەکانی بگرین لەم بارەوە. دکتۆر بیلال حەزم دەکرد باسی هەڵویستی ئەمریکا بکەم کە خۆ دەزانی تا ئێستا ئەمریکیەکان بە پێی زانیاری من قسەیان نەکردووە هەڵویستیان نەبووە لە بابەتی سنوورەکانی نێوان عێراق و ئێران و تورکیادا و ئەم بابەتێکی ئێمە باسەکەین هۆیەکە چییە کە ئەمریکیەکان باس نەکەن کە کورد گلەییان هەیە لە هەڵویستی بێ هەڵویستی ئەمریکا هەڵویستی هەبووە بەیاننامەی دەرکردووە بەیاننامەی توندی دەرکردووە ئەسڵەن زمانی بەیاننامەی حکوومەتی ئەمریکا ئەو وەزارەتی دەرەوەی ئەمریکا زۆر تونتر بوو لە بەیاننامەی وەزارەتی دەرەوەی عێراق بەڵام ڕاست ڕووی کردارەوە ئەمریکا کارێکی وای نەکردووە کە بۆ نمونە دڵی حکوومەتی هەرێمی کوردستان خۆش بکات هەز بکاتکەوە پارێزراوە ئەمە بەڕای من چەند ڕاهەندێکی یەکەم هێزەکانی ئەمریکا نەکراونەتە ئامان کەواتە ئەمریکا نایەت دیفاع لە خۆی بکات و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ناوچە هاتۆتە کراوەتە ئامان بەڵام حکوومەتی هەرێم نەکراوەتە ئامان هاوپەیمانێتی بەڵکو حزبە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستانی ئێران کە کراونەتە ئامان کەواتە ئەمەش بە هەمان شێوە بیانوەیە کە بۆی ئەمریکا خۆی هەڵنەقوتێنێتە ئەم بابەتەوە حاڵێکی تریش ئەوەیە کە بەڕاستی ئەمریکا یعنی بە شەڕی گەورەترەوە مەشغوڵە کێشەی گەورەترەوە مەشغوڵە کێشەی ئێران بێ لە ناوچەکە چ کێشەی گەورەتر بێت کە جەنگی ئۆکرانیایە مەسەلەی کوردەیە هەتا دوایی بۆیە ئەم کێشانە لە چاو ئەو کێشانەی تریکەوە ئەگوزارێت بۆ ئەمریکا بچووکە ئەمریکا لای کەم مانەوەی خۆی لە عێراقا لە هەرێمی کوردستانە وابەستە بەو بڕیارەوە و ناکشێتەوە و دامێکی دیپلۆماسیەکە
بەشێکی تریشی ئەوەیە کە بەڕاستی دەبێت تەوقعاتی عێراق کوردیش یعنی واقعی بن لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا. بۆ نمونە من ئاماژە پێکرد کە وەڵامی حکوومەت عێراقی وەڵامی حکوومەتی هێم لاواز بووە، یعنی هێرش کراوەتە سەریان، ئەوان هێرش کراوەتە سەریان، ئەوان ئامادە نەبن سەفیری خۆیان سەحب بکەن، سەفیری ئێرانی دەربکەن، قونسڵ دەربکەن، یاخود مەسەلەکە ببنە UN. بۆ چییە بێ مەسەلەن تەوقع بکرێتەوە ئەمریکا لە هەرێمی کوردستان کورتتر بێت و لە حکوومەتی عێراقی باشە بۆ نەتەوە یەکگرتووەکان بێدەنگە کەچی ئەمە کێشەیەکی نێوان سێ وڵاتدایە، هەرسێکیشیان ئەندامی نەتەوە یەکگرتووەکانن. هەرگەڕێتەوە بۆ خەڵکی ئێستا ئاماژەم پێکرد کاک دەخی، یعنی کاتێکەوە حکوومەتی عێراقی لە ئەنجومەنی ئاسایش لە UN شکات نەکات، دیفاع لە حەقی خۆی نەکات، وڵات نەتەوە یەکگرتووەکانیش یعنی لە بەیاننامەیەک زەکەیان لێناوەشێت، دەبێت ساحب قەزیەکە دەبێت لایەنە مەزبوطەکە سەرەتا خۆی هاوارێکی لێ هەڵسێ حرەکەیەک بکات بۆی کاو کۆمەڵگەی نێودەوڵەتی لایکم بەرەکەتێکیان لێ بۆشت. بۆ چارەسەری کێشە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق و ئێرانی و تورکیاش ئەبێ کاربەدەستانی هەرێمی کوردستان چی بکەن؟ ئەندامانی پەرلەمان پێشنیازیان هەیە بۆ کاربەدەستانی هەرێم جیان لێ بگرین. لازمە لایەنی سیاسیت هەرێما کوردستانی ڕێککەفتنێکی بکەن نافماڵا خۆ ڕێک بێخن هەوڵ بدەن پەرلەمان و حکومت ئەوێ بێدەنگی ئەوێ تووباران و بەردەوام بۆ هەردوو وڵاتە لازمە قبیل نەکەن پڕاستی. لازمە حکومەتە هەرێما کوردستانی بە پەلە لەگەڵ حکومەتە ناوەند ڕێک بکەویت دوو لیوایەت یەت مەزن یەت پاراستنا حدودا داب مەزنینی لەوان سنوورە نوکە دوو لیوامەیەت هەیە پڕاستی سنوورێ هەرێما کوردستانی مابەینە هەردوو وڵاتی تورکیا و ئیرانی زیاتر 2000 کیلومترە 2000 کیلومتر دوو لیوە ناهێنە پاراستن پڕاستی لازمە دوو لیوای دی هەوڵ بدەن حکومەتە عێراقی بوو پاراستنا سنوورێت هەرێما کوردستانی داب مەزرینن بین حدودیت خوب پارێزن پڕاستی دا ئەو خوش شێن تورکیا شێت حدودیت خوب پارێزید ئیران شێت حدودیت خوب پارێزید بەس لە سنوورێت هەمی وڵاتێکی حدودیت خوب باشێت مکۆم کردی بەس لە سنوورێت هەرێما کوردستانی یەت ماوە یەت هێڵاوە ئەو خوش سنوورێت خو یعنی مکوم ناکەن بەر هەندێک و بیانوەکێت گەرن و هەر گاوا دەرفەتێک هات و هەجەتا هەر پارتەکە ئۆپۆزیسیۆن هێرشێکی بکەنە سەر هەرێما کوردستانی بەخۆی ئەگەر بێت و هێزی هەر وڵاتێک بێتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە ئێمە ئەم مەسئولیەتە ڕوبەڕووی حکوومەتی عێراقیەکەینەوە چکە حکوومەتی عێراقی مەسئولە لە پاراستنی سنوورەکانی و ئەرکێتی هەتاوەکو ئەم چرکەی کە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق و ئەرکێتی چۆن سنووری پارێزگاکانی دیکەی خواروی عێراق بپارێزێت لەگەڵ دەوڵەتان بەم شێوەیە سنوورەکانی هەرێمی کوردستانیش بپارێزرێت و ئەمە بەر لەوەی کە پرسیارێک بە ڕاستەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بکرێت پرسیارێکی بێوەڵامە کە هەمیشە ئاڕاستی حکوومەتی عێراقەکرێت بۆچی ناتوانێت سنوورەکانی خۆی بپارێزێت لەوە زیاتریش شارەزای سەربازی و ئەمینداری گشتی پێشووی وەزارەتی پێشمەرگە مەرجی داناوە لە وتوێژەکانە کە کورد لە پێش عێراقا ئەو مەرجانە داوا بکەن. فەرماندەی هێزەکانی عێراقدا کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لەم هەفتەی پێشوو کۆبنەوەی کردووە کۆبنی دەوری هەموو مانگێک پێڵن کۆبنی لیژنەی باڵای ئەمنی عێراقا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستانش سەرۆکی ئەرکانی سوپای هێزی پێشمەرگە بەشدار بووە لەوێ چەند هەنگاوێکیان پێشنیار کردووە یەکێکیان بەهێزکردنی هێزەکانی پاسەوانی سنوورە یعنی زیادکردنی ژمارەکەی زیادکردنی قوڵەکانی سەرحدودەکان زیادکردنی ئالیات و چەک و تەقەمەنی و پێویستی بۆ لیواکان ئەگەر واش دیاری کراوە ئەگەر بکرێ لە جیاتی بڵێن یەک فەرقەی سەربازی هەیەکە فەرماندەیەکە ببتە دوو فەرماندەیی لە جیاتی ئەوەی کە سێ لیوا هەیە ئێستا ببتە 6 لیوا یان 5 لیوا لەسەر سنوورەکان ئەوش یان هێزی بۆ بگوازنەوە لە ینی لە هێزەکانی تر بەڵام بێگومان حکوومەتی هەرێم لێرەدا مەرجی ئەوەیە کە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان بنیان
دەگەڕێمەوە لای میوانم دکتۆر محەممەد. دکتۆر محەممەد ینی جێمان لە جەباریاور دەبێ کە باسی ئەوە دەکا کە هێزەکانی سنوور پاسەوانی سنوور لە هەرێمی کوردستان هەن لە ڕاستە عێراقی لە ناو سیستەمی دیفاع عێراقدان بەڵام کوردن. ئێستاش داوا دەکرێت کە ئەو هێزانە زیاد بکرێن بەهێز بکرێنەوە وەکو مەرجێک کە دەبێ ئەوانە کورد بن تا چەندی عێراق یان ئێرانش ڕازی ئەبێ بەوەی کە ئەو هێزانە هێزی کوردی بن لەو هەرێمانەدا. پێم وایە ئەوەی کە بە تایبەت هەردوو لایەن هەمە ئێران و عێراق ئەوەشمانە بێت لە بیر بێت کە ئەو لایەنانەی ئەمڕۆ لە عێراق بڵێن لە حکوومەتدان لایەنی زۆر نزیکن لە ئێرانەوە یانەوەی لە ڕاستیە ئەم ڕووداوە بخۆزنەوە و پێشویش باسمان کرد و میوانەکان تیش ئاماژیان پێکرد یانەوەی ئەم ڕووداوە بخۆزنەوە بۆ لاوازکردنی هەرچی زیاتری هەرێمی کوردستان و کەمبوونی کۆنتترۆل و توانای سەیتەرەکردنی هەرێم لەلایەن کاربەدەستان و لایەنەکانی هەرێمی کوردستان. ئەوەی ئەگەر بڵێن لەم ڕوانگەوە سەیریکەین ئەوەی کە زۆر بۆمان ڕوونەبێت ئەوەیە کە لە ڕاستیە دانانی ئەو هێزە کوردیانە لەسەر سنووردا هەرچەندەکە بەشێکیش بن لە بڵێن منزومەی دیفاعی و ئەمنی عێراقی وەکو چۆن ئەڵێ وا ناکات کە دڵی ئێران و عێراق لەو ڕۆوە ئاو بخواتەوە. پێم وایە ئەوەش ڕاستەوەکو کە کاک بیلال ئاماژەی پێکرد کە ئەبێت لەو ڕۆوە هەنگاوێکی بڵێن عملیتر و گرنگتر لەلایەن هەرێمی کوردستانیان لایەنە کوردیەکان لە بەغاوە بنێر ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە بڵێن ئێران بڵێن دەست و پەیوەندەکانیشی لە ناو عێراقدا بە باشی لەو مەسجە تێ بگەن کە هەوڵی ناسەقامگیرکردنی زیاتری هەرێمی کوردستان بە هێرشی زەوینیشەوە مەترسیدارە بێت و هەوڵێکە کە نابێت پەنای بۆ ببردرێت لەلایەنەوە هێزانەوە. هەڵبەتە جێمان لە ئەندامانی پەرلەمانی کوردستان بوو کە لە لیستی یەکێتیوی پارتیش پێشنیازیەوە دەکەن کە لە کورد لە ناوخۆیە یەک بگرن و یەک هەڵوێستیان هەبێ تا چ ڕادەیەک ئەمە ئیمکانیە یان تا چەندێک ئەمە ئیمکانی هەیە لە کاتێکە کە کێشەکان لە نێوانیاندا زۆر قوڵن لەم چەند ڕۆژەی بە تایبەتی ئێستا. بەداخەوە یعنی پەرەسەندنی زیاتری و گرژیانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە بێگومان کاریگەریە کات لەو ڕۆی کە هەرێم بتوانێت هەڵوێستێکی یەکگرتو بەهێز پێشان بدات ئەمە بێگومان لایەکە لە وێنەکە بەڵام لە هەمان کاتیشە هەردوو لا بەڕاستی چۆک و پارتی چۆکوێکێتی و هەموو هێزەکانی تر لە هەرێمی کوردستان درک بە مەترسی ئامانجەکانی ئێران و حکوومەتی عێراقی لەو ڕۆ دەکەن کە ئەمە تەنها ڕووداوێکی بچووک نییە بەڵکو وەکووتمان ئەمە بڵێن بەشێکە لە زنجیرەیەک لە پرۆسەیەکی گەورەتر لە هەوڵی لاوازکردنی هەرێمی کوردستان. بێگومانە بێت هێزەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی یەکگرتو هەڵوێستێکی تونتر هەڵوێستێکی وەها کە بتوانێت بە جۆرێک لە جۆرەکان وا بکات لاەنە نێودەوڵەتیەکانیش هاوسۆزیەکی زیاتر پێشان بدەن ئەو جۆرە هەڵوێستە بنوێنن. بەڵام لە هەمان کاتیشا لە ڕاستیا لە دەرەوەی ئەو چوارچێوە شکلیانی کە هەیە بۆ نمونە دەوڵەتی عێراق و نازان وەزارەتی خارجە بەدەست کوردەوەیە پێم وایە هەمووشمان لە هەمان کاتە لەوەیە تێ ئەگەین کە لە ڕاستیدا دەسەڵات لە بەغدا لەلایەن کوردەوە کۆنتترۆل ناکرێت و لەوەشی ئەو پرسیارشی کە ئایا بۆ نمونە وەزارەتی خارجی عێراقی کە وەزیرێکی کوردی هەیە تا چەند کاتمان نەما حەزم دەکرد لە ئەخیرە کۆتاییدا جێ لە بۆچوونی دکتۆر بیلال بگرین لەبارەوە یعنی تێگەشتنێکی وا هەیە کە هەرێمی کوردستان هیچی بەدەستەوە نییە یان نەچار دەبێ پلانەکە ئەگەر لە لای عێراق بەیان ئیرانەوە بێ دەبێ جێبەجێ بکەن یعنی ئەمە تا چەندێک ڕاستە یانی ئەم تێگەشتنەکە زۆر لە خەڵکانم باسە دەکەن ئەمە یەک دوایەوە بۆ نمونە ئێمە جێمان لە جەباری ئاورگرت کە شە پسپۆرێکی سەربازیە لە هەرێمی کوردستان باسی ئەوە دەکا کە ئەو هێزانە ئەوانەی کە ئێستا هەن پاسەوانی سنوور وەکو هێزی عێراقین بەڵام کوردن و دەیانەوێ ئەگەر هاتوو ئەم هێزانە زیاد بکرین دیسانەوە کورد بن یعنی هەرێم ناچارە پلانەکە جێبەجێ بکاتن یانش کارتێکی پێە بۆ نمونە شەرتەکەی خۆی فەرزکاتن. یعنی ئەمە ڕاستی لاوازی عێراق دەرئەخات جەنابەت ئەزانی کە ئێران هەڕەشەی لە عێراق کردووە هێرشی کردوە سەرەتا
بە درۆن و بە بوشک و پاشان هەڕەشەی ئەوەی کردووەکەوە لە ڕووی عسکەریەوە خاک داگیر بکات و هێرزی لەسەر سنوورەکانی عێراق بۆ کردوێتەوە کەچی حکوومەتی عێراقی یەکەم ناچێتە بۆ نمونە ئەنجومەنی ئاسایی شکات بکات لە UN گلەیی لە ئێران ناکات بە ڕاکێشانی باڵوێزی خۆی لە تاران یاخود دەستکردنی باڵوێزەکەی لە باڵوێزی تاران لە بەغدا و خۆی دەچێت سەرۆکوەزیرانی عێراق خۆی دەچێتە تاران بە جۆرە لە جۆرەکان یعنی جۆرە تەنازولی تایە بۆ لە بەیاننامەکانی شەکەوا دەرکراوە باسی هەموو شتێکراوە و باسی هەرشەکانی ئێران نەبێت کەوا سەروەری خاکی عێراق پێشێلەکە ئەمە لە ڕووی تەکچر و بنیە ینی بنیادەوە سەیری بکەیت لاوازی و دەسەمەوبوونی عێراقی زۆر باشرات یا دیار هەرێمی کوردستان بەشی دۆمی پرسیارەکەت لەم نێوەندەدا ینی بەڕاستی لاواازترین ئەڵقەی ئەم پەیوەندیەیە چونکە یەکەم ناتوانێت خۆی بپارێزێت دووهەم هاوپەیمانەکانی نەهاتون بەدەمیەوە ئەکرێ باسی ئەوش بکەیت سێهەم عێراقیش بەڕاستی لی بێمنەتە یعنی تاکە کاتکەوە عێراق جۆرێک بەرپرچ ینی پرچەکردارێکی هەبوو ئەو کاتە بوو کە هەندێک لە با بڵین سیاحی عەرەب کوژان لە هێرشێکی تورکیا ئەگەنە بەغا زۆر باکی پێ نییە کاتە هەرێمی کوردستان هەر ناچارە لە ڕێی بەغداوە ئەم پرۆسەیە یاخود خۆی بپارێزێ حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسان لە کاتی فشار و زەخت و لاوازیە عێراقبوونی خۆیان بیرەکەوێتەوە بەڵام بەڕای من لەگەڵ حکوومەتێکی تازە و لەگەڵ بۆچوونێکی تازە لەوە چێ هەرێمی کوردستانیش بەتابەتی لە مەرحلەی دوای ڕفراندۆمەوە کە پرۆژەی سەربەخۆیی پشتگیری نێودەوڵەتی وەرنەگرت پێویستی بە مراجعات و دووبارە بیرکردنەوە هەیە کەوا ئایا دەوری کورد و حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراقێکی فیدراڵە چۆنە ئایا بەرپرسە کوردەکان ئیسسمار لە تورکیا و ئێران و ئەمریکا و ئەوروپا بکەن یان جارێک تر بگەڕێنەوە بۆ ئیسسمارکردن لە بوونیان لە عێراق و حکوومەتی عێراقیە دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دیارە کۆبنەوەکانی لایەنی هەرێمی کوردستان چ کۆبنە شاندە فەرمیەکانی حکوومەت چ کۆبنەوەی سەرۆکی بەڕێز جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان یان سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان یان بڵێن ئەوانەی کە ئەکرێ لە بەغا هەمووی پەیوەندیدارە بە بەرنامەی کابینەی نوێی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز محەممەد شایع سوودانیە لەبەرەوەی ڕێکەوتنێک هەیە پێش کابینەکە لەسەر چەند خاڵێک لەو ئەو ڕێکەوتنە پەیوەندیدارە بە مەسەلەی بودجەی هەرێمە بە مەسەلەی جێبەجێکردنی مادەی ١40 بە چارەسەرکردنی کێشەی نەوت و گازە دەرکردنی یاسای نەوت و گازە چۆنێتی فرۆشتنی نەوتی گاز یەکێکش لە بابەتەکان مەسەلەکەی ئەم هەڕەشانەی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی هەم وەکو باسم کرد لە سنووری تورکیا عێراق لە هەرێمی کوردستان سنووری عێراق ئێران لە هەرێمی کوردستان چووکە بۆتە هەڕەشەیەکی جددی ئەمنی لەسەر هەرێمی کوردستان لەبەرەوە تورکیا هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە بە هێزێکی زۆر گەورەوە و بەردەوامش شەڕ هەیە و بەردەوامش بردومانش هەیە بە هەموو شێوازەکانی بە هەمان شێواز ئێستا ئێرانیش هەر لە دوای مانگی نۆ لە دوای مانگی ئەیلولەوە ئەوش فشارێکی زۆرەکە و بردومانی بارەگاکانی لایەنەکانی معارەزی ئێرانیەکە و هەردوو لا داواکەن هێزی چەکداری هیچ لایەنێکی معارەزی ئێران و عێراق لەسەر سنوور نەمێنێ ئەم کێشەیە بەڕاستی بۆتە هەڕەشەیەکی جددی بۆ سەر هەرێم لەبەرەوەیە چێ لێپرسراوی ئەم کارەیە ینی چێ ئەرکی چارەسەرکردنی ئەو کێشە عێراقە چەکوتمان سنوور بابەتێکی سیادیە لەبەرەوەی ئەو کۆبنەوانە هەموو ئەکەونە ئەو لەو بوارەدا دەبن لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق بۆ ئەوەی ئایا چۆن چارەسەر بدۆزنەوە هەم لەگەڵ وڵاتانی دراوسێ کە بە هاوبەشی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ چۆن لەگەڵیان لە ڕووی دوبلۆماسی و چارەسەری بکەن چۆن بتوانن لەگەڵ ئەم لایەنە سیاسیانەی کە معارەزی ئەم حکوومەتانەوە هێزی چەکداریان هەیە چارەسەرێک بدۆزنەوە کە هەڕەشە چیتر لە هەرێمی کوردستانەوە لە ڕووی چەکداریەوە نەبێ بۆ سەر ئەم وڵاتانەی کە هەیە و دیارە بەیان نامەکانی هەرێمی کوردستانیش لەم دوسێ ڕۆژە هەم حکوومەت هەم سەرۆکایەتی هەرێم هەر ئەکەونە ئەم قاڵبەوە.
دکتۆر محەممەد زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت بە شێوە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن تا هەفتەی داهاتوو بەرنمەی و بابەتێکی دیکە هەر شاد و بەختەوەر بن و سڵاو ڕێزی من دەخیلی شەمە بۆ هەمووتان کاتێکی خۆش.